دخيلت بملا الشاقد مرنجا دخيلت بملا الشاقد مرنجا دلودين في داي أولارو لنجا دلودين في داي أولارو لنجا لا دوري عارزت كاكولي برشي لا دوري عارزت كاكولي برشي دالي ماريسيا يشكتي گنجا دالي ماريسيا يشكتي گنجا. خۆشەویستانی قەلەندەرخانە ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ دیدارێک و دیمانەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان هیوادارین کاتێکی خۆش لەگەڵ بەرنامەکە بەرنەسەر. بۆ ئەم بەرنامەیە باس لە شیعر و بەرهەمەکانی شاعیری کۆیە شاعیری کلاسیک ئەختەرەکەین کە ئەختەر بە ناوێکی تری شعری هەیە هەر بە ناوی ئەمینەوە هەرچەندە ئەم شاعیرە بەرهەمێکی کەمی هەیە بەڵام جێی خۆی کردوێتەوە لە ناو ئەدەبیاتی کوردیە. بۆ ئەم بەرنامەیە میوانداری دکتۆر هاوژین سڵێوە ئەکەین کە توێژەرە و لێکۆڵەرەوەیە لەبارەی شێعرەکانی ئەختەرەوە. بەخێر هاتی دکتۆر جیان. سپاسان دەکەم بەخێر. هەروەها برای خۆشەویست بە ئامێریکەمانەوە کاکە سەنگار ئامادەیە لەگەڵمانە. هەردوو لا بەخێر هاتن. بەخێر بن. بەڕێز دکتۆر هاوژین. بەڵێ. بەڕاستی هەروەکو نەریتێک ئەمانەوێ بۆ بینەران کورتەیەک لەبارەی ژیان و بەرهەمەکانی ئەختەرەوە بۆ بینەرانی خۆشەویست باس بکەین. ئەلبەتە ئەگەر ئەمە لەوە دەست پێکەین شاری کۆیەکە لە شارە دێرینەکانی کوردستان کە بە درێژایی مێژوو لانکەی پێکەوە ژیان و ئەوە قوتابخانەیەکی گەورەی پێگەیاندنی شاعیر و ئەدیب و نووسەران بووە و ئەختەری ژێکە لەو شاعیرە هەڵکەوتوانەی کە لەو مەوقعە با بڵێن لەدایک بۆ پەروەردە بووە. شاعر ئەو شعرانی کە نووسیویەتی با بڵێن هەڵقوڵاوی ناخی خۆیەتی لەبەر ئەوەی ئەو حەزی لە بواری موزیک و گۆرانی کردووە و دیوەخانی هەبوو لەو دیوەخانەدا با بڵێن هونەرمەندانی بانگەش کردووە گۆرانیان وتووە و پەرەی بە بوارە داوە. وەکو ژیان نامەکەشی ئەختەر ساڵی 1970 کە کۆتی دوایی کردووە 50 ساڵ ژیاوە. کەریم شارەزا 1970 بۆ دادنێ واتە با بڵێن 48 ساڵ لە هەندێکیش دەڵێن کە 50 ساڵ با بڵێن ژیاوە بە نەخۆشی تیفۆ کۆتی دوایی کردووە. دکتۆر ژیان ئەوە هاوکارم کاک حەمیدیش ئاماژەی پێدا بە نازناوی ئەمینیش شعری بڵاو کردوێتەوە. ئەم نازناوە لە کێوە هاتووە؟ خۆی هەر نازناوەکەی هەر ناوەکەی ئەمینە خۆی محەممەد ئەمینە یاخود ئەمینە بەڵام نازناوی شعرەکەی ئەختەر ئەختەر لە زمانی فارسی بە واتای ئەستێرە دێ واتای ئەستێرە دێ ئەو ناوەی کە هەڵبژاردووە. اینجا ئەمیناغی ئەختەر هەر کەسایەتیەکی مێژوویە چ لە بواری ئەوەی کە گرنگی بە شعر و بواری ئەدەبیات داوە و هەروەها کەسێکیش بووە لە بواری سڵح و لە بواری با بڵێن کۆکردنەوەی خەڵکو و لە بواری کۆمەچی خەڵکو و ئەوانش هاوکار بووە لە کۆیە. جگە لەوەی کە با بڵێن لە کۆی ئەو کاتی دیوەخان و شوێنەکان زۆر بوون لە شارەکانی تر ڕەنگە شوێنی قاوە خواردن و چاو ئەو جۆرەشتانە بووین بەڵام کەم ئەو دیوەخانە ئەوە هەڵکەوتون کە هونەرمەند و شاعیری تێدا بێت. ئەوەی ئەختەر کە ئەنجامی داوە با بڵێن ئەوە بووە کە هونەرمەندان لەوێ کۆبوتنەوە تەنانەت باس دەوە دەکرێت کە کۆرسەکەی 24 کەس بووە و ئەرچی موچەشی پێداون شتێکی بۆ بڕینەوەتەوە کە ئەوانە وەکو کۆڕس ڕۆژانەیە هەفتانەیە بێن لەو سەردەما شوێنێکی وانە نەبووە. اینجا ئەو خۆی لە گەڕەکی بەفریقەندی بووە ئەو گەڕەکەش مەسیحی و جوولەکەی زۆر لێ بووە. من تەوەقع دەکەم هەندێک لە کۆرسە ئەو کۆرس و ئەو کەسانەی گۆرانیشیان وتووە جوولەکە و مەسیحیشی تێدا بێ بە پشتبەستن بەوەی کە پوتە مامی سێوە بووە لە نووسینە باز دەکرێت دەڵێ لە پوتە تووڕە بووە لەسەر شتێک لە شتەکان لێی تووڕە بووە. ئەویش هونەرمەندێک لە شارێکی تر هاتووە لە ناوڕەزی کۆیە دانیشتون و گۆرانیان وتووە پوتەش خۆی گرتووە لە پشتدارەکان دواتر پوتەتی هەڵکردووە مەقامێکی وتووە کاتێک کا گوێی لەو مەقامە و بە بەرەو ڕوویەک
چوین و با بڵێن لە ڕێی زمانی مۆسیقا و گۆرانیەوە پێکەوە ئاژوتنەوە ئەمە ئیحایەکمان دەداتێ کە پوتە دەیانزار لە دیوەخانەکەی ئەو وەکو مەسیحیەک گۆرانی وتوە ئاوازی چڕیوە یعنی با بڵێن ئەگە ئەمە باز دەوە بکەین لە دوای ئەویش لە کۆی دیاردەیەکی تریش هەبووە با بڵێن لە مەولودەکان جگەل لەوەی توخوسە دینیەکان بەڕێوە چوە گۆرانیش وتراوە بەشێکی بەرچاوی ئەو شعرانە بە گۆرانی وتراونەتەوە شوێنەواری ئەو دیوەخانە ماوە ئێستا شوێنەواری ئەو دیوەخانە باوەڕ ناکەم بەو شێوەیە نەماوە کە با بڵێن خانی و هۆدە و ئەو شتانەی ماوە ئەمە گرنگجیمان بەو ئەو قوسە ماوە لە کۆیەیە کە بەو شێوەیە وەکو شاعیر ئەو کاتە کە ئەو شاعیرانە کۆبوونەتەوە و ئەو دیوەخانە هەبووە ئایا ئەو چالاکیە بە هەمان شێوە ئێستاکرێ لە کۆیە ڕێکخراوەکان هەنا تیپی باوازی کۆیە هەیە شت هەیە ئەو شتانە هەبوو بەڵام بە ئەو سەردەمە زۆر گرنگ بووە چونکە جیاوازی نێوان هونەرمەند و شاعیر لەوەدا شاعیر ڕەنگە لە ماڵی خۆی دابنیشی شعرێک دەنووسێ و ئیتر لێ دەبێتەوە بەڵام شاعیر هونەرمەند پێویستی بەوەیە شوێنێک هەبێ کۆیان بکاتەوە پرۆڤە بکەن پرۆڤەی دەنجی بکەن پرۆڤەی ئامێرەکانی مۆسیقا بکەن ئەوە زۆر گرنگە شعر نووسین کارێکی فەردیە زیاتر فەردیە بەڵام ئەویان کارێکی دەستە جەمعیە ئەوجا لەوێ جگە لەوەی کە لە مەولودەکانیش ئەو شعرانەی وتراوەتەوە واروەها بۆ خۆشی ئاوازدانەر بووە و ئەو شعرانەی کەوتووە با بڵێن خۆی 28 شعری هەیە 18 شعری بە زمانی کوردی نووسیوە 10 شعریشی بە زمانی فارسی نووسراوە نە لە سەرچاوەکان باز لەوە دەکەێت کە شعری بە تورکیش هەبووە ئاوازیشی بۆ داناوە تا یەک لە با بڵێن دێرێک شتێکیشی بەجێماوە شعرەکانی زۆر بوون بەڵام لەبەرەوەی ئەوانە لە بین چوون ئەو کتێبەی کە تای ڕەحمەت حەوێزی نووسیوێتەوە ساڵی 2002 چاپ بووە لە ساڵی هەشتاکانەوە خەریکی کۆکردنەوەی بووە ئازاد عەبدولواحیدی ساڵی 1976 کتێبێکی چاپ کرد لەسەر ئەو بوارە بەڵام تای ڕەحمەت حەوێزی دەڵێ ئەوانەم لە ڕۆستەم حەوێزی وەرگتۆ ڕۆستەم حەوێزی لەسەر دەستنووسەکەی ئەوانەی تۆمار کردەوە بەشێکی دەستنووسە ئەسلیەکە ئەوانەی لەو شعرەدانە دەستنووسە ئەسلیەکە نییە بۆیە دەبین لە هەندێک شعرە فارسیەکان هەڵی زۆر ڕێنووسی تێکەوتووە لە شعرە کوردیەکان تێکەوتووە هەست دەکەی ئەو شعرانە با بڵێن شعری تریشی هەبووە شاعیر بەڵام ئەوانە یان لە بین چوینیان کاک ئازاد عەبدولواحید کەسێکی وردە و ساڵانێکی زۆرە هەوڵی کۆکردنەوەی ئەو بوارە دەدات هێشتا چاپی نەکردووە بەڵام ئاگدارم کە کاری لەسەر کردووە هیوادارین لەوێ ئەو تێکستانە وجودی هەبێت و لەوێ هەبێت بۆی ئێمە ئەختار کەم نووس و جوان نووسە ئەین لە نێو ئەدەبیاتی کوردی چەند شاعیرێکمان هەیە لەوانە با بڵێن ئەحمەد هەردی 19 شعری هەیە یان دڵداری شاعیر 30 شعرێکی هەیە یاخود ئەختەر با بڵێن 18 شعری هەیە بەڵام پێگەی خۆیان هەیە شعرەکانیان سەنگینن شعرەکانیان پڕ ئاواز و مۆسیقا و لە ئاستێکی هونەری بەرز نووسراون یعنی کەمیان وتووە بەڵام پوختیان وتووە بەڵام هەرچەندە ئەمە ینی ئێستا ئەو دیوانە کە چاپ کراوە لە شێوە مەلزەمەیەک چاپ کراوە لێ ئیسنساخەکانی کۆی و بە مەقەسی اعتیادی بڕاو ئەوانە ئەتاکو ئێستا ئەو دیوانە بە دیوانێکی سەنگین و جوان چاپ نەکرا بڵێن تیراژەکەی چەند هەزار دانە بێ و بگاتە کوردستانی ڕۆژهەڵات و شوێنەکانی تر و شارەکانی تر بۆیە زۆر جار باز ئەختەر دەکەن هەندێک کەس دەڵێن ئەختەر کوڕەیان کچە ینی تەنانەت ئەوەشیان یەکلایی نەکردوتەوە کە چیە و چنیە اینجا ئەو ئاگردانەی با بڵێن ئەو شتەی کە لە کۆیە هەبووە با بڵێن کاتێک ساڵی 1957 تیپی باوازی کۆیە دامەزرا مامۆستا باکووری دامەزرێنی ئەو تیپە بوو کۆمەڵێ با بڵێن قوتابی کۆکردە و قوتابیەکانی فێرە ئامێری مۆسیقاکردن لەسەر پاشخانێکی زۆر بەهێز کاری کرد یعنی تەنها فێرە نۆتە مۆسیقاکانی کرد ئیتر کەرەستەکان ئامادە بوون ئەوانەی کە لە دیوەخانی ئەختەر وترابوونەوە ئەوانەی کە لە کۆڕ و کۆبوونەوەکان و لە مەولودەکان و بترابوونەوە هەموو ئاواز و گۆرانیەکان هەبوون واتە کاری لەسەر شتێکی زۆر گرنگ کرد لەوە پەچیان لەسەر ئەوە نەکەوت سێوەی هونەرمەند لەوێ پیا بوو لەبەر ئەوەی پوتە لەوێ مامی سێوە لەوێ ئاوازی وتبوو حەنی لە خڕا لەوێن دەرێ ئاواز و با بڵێن گۆرانی وتبوو بۆیە ئەوانەیان بۆچێ بۆ سێوە بەجێهێشت بۆ مەلا ئەحمەدا کۆرە بەجێهێشت بۆ ئانە بەجێهێشت جارێکی دیکە لە تیپی باوازی کۆی دەتوانین بڵێن ئەو بابەتەی زەق کردەوە و گرنگی پێدا بەڵام ئەو پاشخانە زۆر گرنگە چونکە مێژووی کۆیە ئەمین زەچی بەک باز لەوە دەکا کە لە سەردەمی گوتیەکان 2500 ساڵ بەر لە زاین ینی مێژووی کۆیە نزیکەی 5000 ساڵە 5000 ساڵە بۆیە دەبینی پڕە لە ئاواز و گۆرانی و فۆلکلۆر و ئەو جۆرە بابەتان مێژووی دوور درێژەیە لە کۆیە تەنانەت ئەوەی کە هەیە وەکو مێژووە جێڕێتەوە کە
ئەو کاتەی عوسمانیەکان دەسەڵاتدار بوون لێرە هاتوونەتە شاری کۆیە بە تایبەت گۆرانی بێژ و شاعیرەکانیان کۆ کردوێتەوە گۆرانیان و تۆ ئەڵێ گەلێک لەو گۆرانیانش هەر براوە تاڵانی کراوە ئەوانش هەروەکو گەلێک شتی تر کە براوە کراوە بە گۆرانی تورکی و ئەمانە ئەمە شعری ئەسیری میحنەتی بێگومان ئەم شعرش گەلێک گۆرانی بێژ بە گۆرانی وتیانە و ئاوازی بۆ دانراوە گەر کاک سەنگار هاوکارم بێوتی مۆزیکێکی تایبەتم هەیە بۆ خوێندنەوەی ئەم شعرە فەرموو دەست خۆش ئەسیری میحنەتی هیجرانی تۆم یاری وەفادارم کوژراوی خەنجەری موژگانی تۆم مەحبوبی نازدارم عیلاجێکم بکە دەردم گرانە قیبلەکەی دینم نەوەک بمرم بە ناکامی غوڵامێکی ئەمەکدارم فیدای لەعلی لە ببم دێتە یادت شەرتەکەی جاران بکە ڕەحمێ بە فرمێسک و دڵۆپەی چاوی خوێنبارم لە هیجری چاوەکەی مەستت دڵ و دینم بەغارەت چوو میسالی شێخی سەنعانی خەریکی دێر و زیندارم غەریب و بێنەوا و بێکەس و مەحزون و سەرگەردان بەچینی حەلقەی زوڵفی سیاهی تۆ گرفتارم دوێنێ زوڵفەکانت ناردبوو تا دڵ لە من بکڕن لە خیلت بم وەرە لێیان دەڕێ مەشێ لە بازاڕ دەم خۆش کاک حەمیدگیان دەست خۆش کاک سەنگەرگیان دکتۆر گیان طبعا ئەوەی کە ئێمە بیستمانە لەبارەی ئەختەرەوە کە ئەڵێ لە تەمەنی 15 ساڵیە طبعا تا ئەو کاتە خوێندوێتی دیارە هەر بەردەوام بۆ وەکو خوێندنی خۆشی بەڵام لەو کاتەوە بە سەرۆکی بنەماڵەی حەوێزیان لەبەرەوەی کە باوشی کۆچی دوایی دەکات بۆیە ئەو ئەرکە دەگرێتە سەرشانی خۆی بەڵام لەو تەمەنا دیارە زۆر قورسە بۆ کەسێک لەو تەمەنا بێ و بێ بە سەرۆکی بنەماڵەیەک ئەمە من وا هەستەکەم هەر خۆی لەوە ئەچێ نابغەیەک بوو بێت ینی کەسێکی زۆر پێگەشت و زیرەک و بەتوانە بوو بێت ئەجینا نەی ئەتوانی ئەم ئەرکە بگرێتە ئەستۆ و توانێت بنەماڵەیەک و عشرەتێکی گەورە بەڕێوە ڕاستە هۆی لەو تەمەنەکە باوکی مردووە لە تەمەنی 15 ساڵی هەمزوو ژنیشیان بۆ هێناوە ئەو ئەرکە قورسەشی کەوتۆتە سەرشانی بەڵام ئینجا ئیدامەی بەوەش داوە کە ئەم شوێنی باوکی گرتوتەوە لای خەڵکە زۆر خۆشەویستیش بووە بە تایبەتی ئێمە ئەوە باز بکەین کە کاتێککە ئەختەر دەمرێت شینێکی زۆر گەورەی بۆ دەجێڕن تەنانەت قوڕ دەگرنەوە لە حەوشەی ماڵ و هەر کەسێک کە دێ با بڵێن بە ناوی ئاغاڕۆ یان بە ناوی ئەختەرڕۆ خەڵک دەگرێن و هەندێک لە قوڕەکە لە سەری خۆیان دەسون و لە جستەی خۆشیان دەدەن ئەوە دەبێت کە پاس دوسێ ڕۆژ کەسێک دێ دەڵێ دەگەڕێت لەوەی کە قوڕ دەبینێ قوڕ نەماوەکە لە سەری خۆی بسوێ و شینی بۆ بکە دەڵێ قوڕ مەگرەوە باشینەکە نوێ نەفتەوە ئەوە هەندێک خۆڵە مێش لەوێ ئەگە دەتەوێت بە سەری خۆتی دابکە کابراش خۆڵە مێشەکە بە سەری خۆی دادەکا بەڵام نازانێ هەمووی پشکۆیە ئیتر دەچێتە ناو گەردەن و مل و ئەوانەی دەسووتێ ئەوە دەجێڕنەوە ڕووداوە جێڕاوەتەوە مانای ئەوە بووە کە لای خەڵکی زۆر خۆشەویست بووە چوویتە ناو دڵی خەڵکەوە کەسێکی هەمە ڕەنگ بووە هەم وەکو ئاوازدانەر بووە هەم لە بواری مەقامات زانیوێتی شعریشی داناوە ئەو زە شارە زای لە زمانی عەرەبی و تورکی و فارسی هەبووە بە تورکی شعری هەبوو بەداخەوە نەمان بەڵام بە فارسی شعری هەیە لە بوارەدا و کەسێکی کۆمەڵایەتی بووە بۆ سڵح و بۆ ئەو شتاناوە کەسێکی نام بدە و خانەدان و دیوەخانەکەی دیوەخانێکی گەورە بووە و ئەتوانوێتی خەڵکی تێدا کۆ بکاتەوە با بڵێن مەسرف و ئەرچی ئەو زۆرەشتانەش بگرێتە ئەستۆی خۆی. بەڵێ دکتۆریان ئاماژەت بەوەدا کە شاعر شعری فارسی نووسیوە جا پێمان خۆشە بێ ئەگەر کۆپلێک لە شاعری فارسی شاعرمان بۆ بخوێنیتەوە ئەگەر کاکس سەنگار هاوکارمان بێ گرفتم ساقەری ئەم شەو بە بەزمێ یاری دڵدارم هەزاران ئافرین بەرچەرخێ بادە و بەختی دیدارم زتابێ سوغرەیە سوبحی شوهر و دیدەیە ساقی چنان مەستم نەسازت هۆلێ وسازیست هۆشیارم لەبالەب ساغەری مەی ئەی شەب ئەهدێک و پڕکۆن زەیەمنێ چهرەیە شیرین چ بەزمێ خوسرەوان دارم. طبعاً شعرەکانی وەک باسم کرد فارسیەکان زۆر
بە هەڵێ ڕێنووسی تێدا لە نووسینەوەکان باس لەوە دەکا کە ساقی چەرق بخوات و شەرابی بۆ بهێنێت و هەروەها لەو شەی کە دەڵێ شوردیدەیە واتە سیرکردنێکی قوڵ لە زمانی سریانی هەمانە دەڵێ ئێنێ مەلوخێ واتە مەبەست لێرە ئەوە نییە کە چاوی خۆی تێدابێ واتە سیرکردنێکی قوڵ دەڵێ ساقی با سیرکردنێکی قوڵ سەیری یارەکەم دەکا و بەڵام بەرامبەر من دەستە پاچەم هیچم پێ ناکرێ بەڵام دواتر پێی دەڵێ ئەی ساقی پەیمان مەشێنە لە بالەب شەرابم بۆ بێنە لە بالەب شەراب بێنە کە من شیرنم لەلاو بێ کەواتە من شاهەنشایی جیهانم و تۆش وعدی خۆت مەشێنە و شەرابم بۆ بێنە لە مزملی با بڵێن فکری شعرەکە دەربڕینەکە شتێکی لەو شێوەیە. بەڵێ من شتێکی تر هەیە لەسەر ئەختەر وەکو کەسێکی زۆر دەوڵەمەند و ئۆرستوکراتی ژیاوە کە دیوەخانی ئاوەدان بووە و یعنی گوزەرانی و ژیانێکی زۆر باشی هەبووە. بەڵام هەندێک شت باسەکەن لەسەر ینی ئەم پیاوە لەگەڵ ئەو دەوڵەمەندی و ئەو حاڵەتی کە هەیە بۆ پیاوێکی زۆر بە هەڵوێست بووە جگەلەوەی کە دەستگیرۆیی هەژارانی زۆر کردووە پیاوێکی سەخی تەبیعەت بووە لە شعرێکە هەجووی سوڵتانی عوسمانیەکە تووشی هەندێک کێشە بووە لەسەر ئەو ڕووداوە. بەڵێ هەجووی سوڵتانی عوسمانی دەکات لەسەر ئەوە منفی کراوە دوور خراوەتەوە لە کۆیە بەڵام بەداخە ئەو شعرە لە بەردەستمان نییە لە بەردەستمان نییە بەڵام هەڵوێستی هەبووە ئەم هەڵوێستانەی دەربڕی وەکو نووسین باس کراوە بەڵام شعرەکەمان نییە. بەڵێ پێم خۆشە ئێستا شاعرێکی غەزەلی شاعر بخوێنمەوە ئەگەر کاک سەنگار هاوکارم بێ. سپاس. ئەختەر لە غەزەلێکیدا دەفەرموێ ڕۆحی شیرینم لە بۆچ ئەمڕۆکەوە لوتفت نییە نوری بینایی دیدەکانم پێم بڵێ سوچم چییە بێقەباحەت لێم زویری چاکە ئینسافت هەبێ تاکو ئەمرم خۆمە حاڵە ڕۆینم لەم قاپیە خوێن لە چاوانم خرۆشە وافوارەی بەستووە نابێ جارێ بێیتە سەر ئەم حەوز و جۆگە و کانیە ئاگری عاشقت وەها کوورەی دڵی هێنامەتاوە شێت و شەیدای کردو ئاگام لە دنیایە واعیزێ دوێنێ لەسەر منبەر وەها وەعزی دەدا هەر کەسێ یاری نەبێ تەحقیق عمری فانیە قازی و مفتی کە دوێنێ نسحەتی منیان دەکرد ئیمڕۆ قازی متربە و ساقی جەنابی مفتیە. دەم خۆش. دکتۆر گیان ڕووداوێک هەیە ڕووداوێکی دڵداری لە ژیانی ئەختەرە کە ئەمە کاریگەری زۆر کردوتە سەری و لەوانەیە لە زۆری شارەکانی شارڕەنگی یابێتەوە کە ئافرەتێکی خۆشویستووە. کرد لەبارەی ئەم ڕووداوە. بەڵێ ئەو ڕووداوە ئەوە بووە خۆی ئەختەر بۆ خۆی دوو ژنی هێناوە ئەختەر یەکیان هەژ منداڵی هەبووە 4 کوڕ و 4 کەس لەوەکەی تر 4 کوڕ و 3 کچی هەبووە بەڵام خۆی لە مەرحەلێک لە مەرحەلەکانی تەمەنی حەزی لە کچێک کردووە بە ناوی ڕابی بووە زۆری خۆشویستووە بەڵام کە زانیویانە بە منداڵی پێکەوە شیریان خواردووە ئێتر وەکو کەلتوری ئیسلام و موسڵمانەتی بابلێن ئەوە ڕێگر بۆ لەوەی بیهێنێ بەڵام ئەمە لە ناخی ئەو بابلێن ئاگرێکی ناوەتەوە کە شعری زۆری پێ بنووسیوە وی لە شعرێک دەڵێ مارێ بابم ڕابی 7 ساڵن لەگڵێدابی و زێڕی و هیچ قەڵب نابی فۆلکلۆری کوردی دەڵێن بە هەناسەیەکی ساڵن لەگەڵ دابی و ئاڵتونە و قەڵب نابی هەڵبەتاوە تەسیری زۆرە وەکو سێوەی هونەرمەندیش کە وارەیە کە لە ژیانیدا هەبووە ئەمە لە ژیانی ڕۆژانەیاندا کاریگەری زۆری دەبێت لەسەر واری شعر بۆیە لەوەی بە ڕاشکاوانە ناوی هێناوە بەڵام لە شعرەکان کە ئەشێ ڕوحەتی ئەو بێ ئەشێ عشقی ئەو بێ بەڵام لە ناو دیێڕەکان توایتەوە تۆ ئەو بەزەقی هەستی پێ ناکەی. بەڵێ دکتۆر گیان شاعر ئەزمموی تری هەیە بۆ نمونە پەخشان یاخود وەرگێڕانی هەیە ئەزمموی تری هوەری یا ئەدەبی نەخێر ئەمە لەو سەردەمەی کە ئەو نووسیبەتی باڵێن 150 ساڵ بەر لە ئێستا ڕۆژنامە و گۆڤار و شت نەبووە بواری توێژینەوەی ئەدەبی و ئەو شتانەش نەبووە تەنها شعر
وەکو شعر ژانری ئەدەبی شعرمان هەیە کە نووسرابێتەوە ئیتر ئەو شعرانەی کە نووسیتیشەوە لەو بەیازەی لەو دەفتەرەی کەمێکمان بەردەست کەوتووە بەڵام حەزەکەم ئاماژە بۆی بکەم کە نازناوی خۆی بە ئەختەر بردووە وەکو ستایلی شعری قەدیم کۆن لە کۆتایی شعرەکان بە ناوی خۆی قوفڵی داوە تەنانەت لەو هەژدە شعرێک کە بە کوردی هەمووی زۆربەی شاعرانی کلاسیکی بەوەی قوفڵی داوە بەڵام لە هەژدە شعرێک کوردیەکەی دوو شعریان بە ئەمین قوفڵی داوە کە ناوی خۆیتی ئەوکانی تر شازە شعرەکەی دیکە بە ئەختەر لە شعرە فارسیەکانی یەکیان بە ئەمین ئەوەکانی تر بە ئەختەر با بڵێن شعرەکانی خۆی قوفڵ داوە شعرە فارسیەکانی حەڤدێڕ و هەژدێڕن شعرە کوردیەکانی هەتا یازدەدێڕ و دوازدە دێڕش دەڕوا نەفەسی درێژتر بووە لە دەربڕین و وتنی شعرەکانی من تێبینیەکەم هەیە لەسەر ئەم شعرێکی هەیە کە بە کێشی ڕەجز نووسیەتی کە ئەم کێشی ڕەجزە کە ئەگەر بگەڕێنەوە زۆربەی بیتە کوردیە کۆنەکان لە فەقەی تەیرانەوە دەست پێ بکەیت تاکو ئەم سەردەمە بە کێشی ڕەجز نووسراوە واتە کێشی مستەعەل و مستەفعەلون بێگومان ئەمانەی ئەم شعرانی کە بەم کێشە ئەنووسرێ ئەمانە قەسیدەی زۆر دوور و درێژن بۆیە من دڵنیام کە شعری زۆری فەوتاوە لەبەر ئەوەی کە ئەمەی کە بە کێشی بیتەکان نووسیوە هەڵێ لە سینەی ئیجاد بوو دووبەی قوبەی تاجی کاوسوکەی زینهار نەکەی دەستیان لێدەی با بمێنێ بۆ نیشانە کە ئەمە من وا بۆی ئەچم کە ئەم شعرە زۆر دوور و درێژ بووە بۆ بیت و تراوە بۆ گۆرانی وەکو هەر لەو بوارەش با بڵێن باسی قوبە و مزگەوت و ئەو فەرهەنگە ئاینی کە هەبووە لە کۆندا ئەو لە شعرەکانیدا ڕەنجی داوەتەوە ئەنجا با بڵێن وەکو مامۆستا کە ماڵغەمبار باز دەکا سنووری لاهوتی بەزاندووە شاعرە کلاسیکەکان مەسەلەن لە شعرێکی دەڵێ خاڵی ڕەشی سەر ڕوومەتی حەجەڕ ئەسوەد خۆیەتی هەر کەس بکات زیارەتی لە مەرتەبەی شەهیدانە لە شوێنێکی تکە دەڵێ قەسەم بە و مەسەلەن نالی هەیەی بە دیداری پاکت ئەو دەڵێ قەسەم بە قورئانی زەمالت مەسەلەن ئەو زۆر سوورانە کە لە شعری کلاسیکی بەکار هاتووانە بۆ خۆیان هەمووی مەلا بووین کەچی کۆمەلگا زۆر تەبا بووە لە ئاستێکی ستاتیکی ناسی وەکو ئیستیعارە ئەوەیان وەرگرتووە کێشیان نەبووە بەڵام ئێستا دەبینین لەسەر شعری ئەی ڕەقیبیان لەسەر قوبادی جەلیزادە لەسەر سیسی لەسەر وشەیەک با بڵێن لەو ئەسڕەی کە خەڵک دەبێ وشیارتر بێ کەچی هەرا و مشکلەی لێ پیا دەبێت ئەم جۆرە شعرانە لە گەلێک شاعرانی کورد ئەم شتانیان وتووە مەسەلەن نالی مثلا سالم ئەڵێ لەبەر تاقی بروی تۆ ڕوو لە میحرابی دوعا ناکەم نالی ئەڵێ بێ سنەتی تەقبیلی دەمت باتی لە ڕۆژوم بێ حەزرەتی میحرابی برۆت عاتی لە نوێژم ئەمانە هیچی نەکراوە بە کفر لای هیچ کەسێک و لەو سەردەما کە وەکو ئیستا گەلێک شت هەیە کە بە کفر و بە دین لادان مەلا عەبدولکەریم دەڕیسکە لێکدانەوەی بۆ شعرەکەی مەستورەی نالی کردووە و هیچ ڕەخنەی لێ نەگرتووە و جنێویشی پێ نەداوە کە چیشی وتووە نالی لە شعرەکانیدا گەلێک جاری ترشتی تر هەیە لە ئەدەبی کلاسیکە ئەبێ بە دیقەت سەیری ئەوە سەرنجی ئەوە بین کە ئەو شتێکە پێڵن عشقی حەقیقی و عشقی مەجازی بەڵێ یعنی عشقی مەجازی ئێمە گەر سەیری شعرەکانی مەحوی بکەین سەیرەکەین لە شعرەکە لە ڕوخسارە بۆ ئافرەتی وتراوە بەڵام لە ناخە شعرەکە ڕاستە ئەوەندەی ئەو باسی مەی خواردنەوە و شەراب و مەستی و نازانم چ دەکا ئیتر ئەشێ ئەو مەی و شەراب و مەستیە شتێکی تر بێت کە لە ئاستێکی قوڵتر تێگەیشتێکی سەدحی نییە کە لێ تێ بگەی ئەجا سەشەی خەڵک ڕەنگە هەندێک جار هەر لەگەڵ شعری سەدحی ڕاهاتە من هەرچەندە لە فۆلکلۆر ئەمە شعری زۆر قوڵ و جوانمان هەیە بەڵام بەستەی سەرپێیی هەیە لەگەڵ ئەوە ڕاهاتوون کاتێکە گوێیان لە شتێکی وا دەبن لە ئاستی واقع وەری دەگرن لە ئاستە قوولەکەی وەری ناگرن بۆیە ناتێگەیشتنێک ڕوودەدا لە نێوان خەڵکو و لە نێوان شاعیر کە شتێک دەردەبڕێت. بەڵێ دکتۆریان دکتۆریان تۆ پرسیارمان ئەوەیە ئەمانەیە بزانین شاعیر لەکوێ کۆچی دوایی کردووە و ئەگەر جەنابەت شتێکی تر مابێت لەسەر شاعیر شاعیر لە ساڵی 1938 لەدایک بووە لە شاری کۆیە و لە ساڵی 1970 کۆچی دوایی کردووە لە تەمەنی 50 ساڵی و گۆڕەکەشی هەر لە بابلێن لە کۆیە نێژراوە ئەوم هەیە بۆ شاعیر بەڕاستی دیوانەکەی زۆر بە جوانی چاپ بکرێ بە دوواداچوون بکرێ بۆ شعرانەی کە لێرە و لەوێ ماون بۆی چاپ بکرێ وەروەها شاعیر زیاتر بناسرێنن لە ڤیستیڤالەکان یاخود با بڵێن گرنگی پێ بدەن کە توێژینەوەی لەبارەوە بنووسرێ وەروەها بکرێ هەر هیچ نەبێ لە شارێک لە شارەکان وەرە پەیکەری خەیاڵیان بۆ کردووە بەڵام هۆڵێک یان شوێنێک بە تایبەتی بواری میوزیک و مەقامات بێت بە ناوی ئەختەر بێت ئەوە ناوی ئەو کەسە بە زیندوێتی دەمینێتەوە و شانازیەک بۆ
شاعیر و بۆ کوردستانیش. زۆر سپاس دکتۆرجان. ئێمە شیوادارین ئەو بەرهەمانەی ئەختەر بە شێوەیەشتر بنرخێنرێت و بایەخێکی گرنگتری زیاتریش بدرێت بەوەی کە یەکێکە لەو شاعیرانی کە بایەخی بە گۆرانی و مۆزیک و بابەتی هونەری داوە. خۆشەویستانی قەلەندەرخانە، لە کۆتایی ئەم دیمانەی قەلەندەرخانەدا زۆر سپاسی برای بەڕێز دکتۆر هاژین سلێوەکەین بۆ ئەو زانیارە لە بەبەرخانەی کە دەربارەی ئەختەر بە ئێمەی بەخشی. هەروەها سوپاس بۆ هاوکارم خەندەخان و سپاس بۆ پەنجەی ناسیی کاکە سەنگار و کەمانەکەی. سپاس ممنون. خۆشەویستان، ئەم بەرنامەیەمان کۆتایی دێنین بە یەکێک لەو شێعرانەی کە کراوە بە مەقام و گۆرانی بێژی خۆشەویستی شاری هەولێر مشکۆ بە مەقام و توێتی کە ئەمە بە گوێی هەمومان ئاشنایە، شێعری لە پاش مەرگم. لە پاش مەرگم، لە پاش مەرگم، لە پاش مەرگم، چ فایدە بێ سەر قەبرم لە بۆ شیوەن. ئامان هەتە ماوەم نەفاز بفەرما، چۆنە بێ حاڵم بفەرما، چۆنە بێ ماڵم سەجار بناڵم. لە دەرد و میحنەتی فرقات گەلێ لەم حاڵە بێزارم، گەلێ لەم ژینە بێزارم سەجار بناڵم. نەماڵم دەوێ ناگەنجی دنیا، ئەی هەوار نەمام بەڵای تۆم داوێ بە تاقی تەنیا، ئەی هەوار نەمام نەمام نەمامە نەمام چەند جوانە کیژی خۆمانە، ئەی هاوار نەمام یاری خۆمانە، ئەی